ئەم جۆرە نووسراوە لە زۆرینەی گەڕک و کۆڵانەکانی کەرکووکدا دەبینرێت. نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە جۆرەها خان و دەخەنە بەردیدی کڕیار، بەڵام لەگەڵ ئەمانەشدا فرۆشتنی خان و زەوی کەمە و بازار جۆرێک لە سستی و وەستانی پێوە دیارە. مانگ وابوو 6 عقدمان نەکرد، ئیستا لە ئەم مانگە 2 عقدمان نەکردووە، دا 15 خان و مالای و عەرزش مالای خەڵکی دێ مەعامەلاکە و ناکڕێت. ڕۆژێ بازار سعرێکە، ڕۆژ دوایی سعرێترە، یعنی موچە کەمە، خەڵک بەشی ناکە، یعنی ئەگەر وا بڕوا خەڵکی عێراقیش وەک ئەفغانستانی لێ دێ و ئەترسێ. خاوەن نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە جموجۆڵ و کردەوە تیرۆریستیەکانی ناوچەکە و دۆخی ئەقلیمی و جیهانی بە هۆکاری سستی ئێستای بازار ناو دەبن. کڕین و فرۆشتنیی زۆر باشە بوو لە بازارە، بەڵام ئیستاکانە بە حکمی ئەوەی کەوا بازارەکە ئیخباری نامەوە بێ، ئەخباری خۆشە بێت لە هەفتەیەکە لە 10 ڕۆژە جار وهەیە بازارەکە ڕاوەسێ و دوایی بە مودەیەکی کەم بازارەکە چاکە بێتەوە. کڕین و فرۆشتن هەیە، بەس ئەوەی وەکو جاران بڵێ وەکو جاران نییە. ئەم هەفتەیە بازار کزە. لەم کاتێ ئەگەر وەزع وا بێت تەمەن کڕین فرۆشتنش نابێ. ئەمڕۆ کڕین فرۆشتن لە کاتێکا بێت خاصن لە زەوی زار و مڵک و ئەوانەیە لە حاڵتێکا بێت کە ئەمنیەتە بێت، کە ئەمنیەتش نەبێت بەو شێوەیە بازار ئەوەسێت و زۆر زیاتر سستە بێت. لەگەڵ سستی و کەمی فرۆشتنی زەوی و خانوەکان، بەڵام لە بەشێکی زۆری گەڕەکانی کەرکووک نرخی خانوبەرە و زەوی لە ئاستێکی بەرز داماونەتەوە و بێبازاڕی نەیتوانیوە نرخەکانیان کەم بکاتەوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.